باشێک لە ڕێکخراوی ژنان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوسەرەکەی و ئەنجومەنی باڵای خانمان بە یارمەتی لیژنەی کاروباری ئافرەتان لە پەرلەمانی کوردستان ڕۆژاموارێکیان بۆ یاسای توند و تیژی خێزانی ئامادە کردووە و دەیانەوێت بێگوێدانە زیان و لێکەوتە خراپەکانی هەموارەکە لە پەرلەمانەوە تێپەڕێنن. بەپێی زانیاریەکانی پێیان پڕۆژە هەموارەکە لەلایەن هاوسەرەکەی قوبات تاڵەبانی بە پشتیوانی بەشێک لە کۆنسوڵگەریەکانی کوردستان هێنراوە و سەرەڕای کەم و کوڕەکانی هۆکاریشە بۆ تێکدانی خێزان و تەونی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی. ئەوەی لەم یاسایەدا هاتووە بە وتەی شارەزایانی بواری کۆمەڵایەتی و ئافرەتان و یاسا ناخزمەت بە خودی ئافرەتان ناکات، بەڵکو دەبێتەوە هەڵوەشانەوەی خێزان کە زیانمەندی یەکەمی ئەو هەڵوەشانەوەیەش خودی ئافرەتان و منداڵانن. ئەم پرۆژە هەموارە لە کاتی ئامادەکردنیدا چەندین خاڵی نەرێنی و دژ بە یاسا و ڕێسا و بەها ئاینی و کۆمەڵایەتیەکانی تێدا بووە. لەوانە شاساییکردنەوەی جێندەر و دیاردەی ئەو ڕەگەزبازی و پەیوەندی ناڕەوای نێوان کوڕ و کچوو منداڵی ناشەرعی و چەند بابەتێکی تر کە دواتر لەلایەن لیژنەی کاروباری ئافرەتان و یاساوە لە پەرلەمانی کوردستان لابراون. یەکێک لەو مادە مەترسیدارانەی لە ناو هەموارەکەدا ماوەتەوە بە تاوان ناساندنی 17 حاڵەتە کە بەشێکیان بە یاسا و شەرع بە تاوان داناندرێن و بەشێکیشان لە یاسای سزادانی عێراقیدا باسییان لێوە کراوە و بۆشایی یاساییان نییە. هەروەها بوونی هەواڵدەری نوێنی لە دەرەوەی خێزان و دەرکردنی پیاوان لە ماڵەکانیان تا ئەو کاتەی کێشەکان چارەسەر دەبێت لە کاتێکدا بە وتەی شارەزایانی یاسایی ئەو جۆرە کێشانە لانی کەم ماوەی ساڵێکیان دەوێت بۆ ئەوەی یەکلایی بکرێنەوە. هەموو ئەمانەش لە پشت لیژنەی فتوای هەرێمی کوردستانەوە کراون و لە ئامادەکردنیاندا پرس بە لیژنەکە نەکراوە. بە وتەی پەرلەمانتارێکی کوردستان لەگەڵ هاتنی پڕۆژە هەمواری یاسای توند و تیژی دژی ئافرەتان و خێزان بۆ ناو پەرلەمان فشار لە پەرلەمان کراوە بۆ ئەوەی بە خێرایی تێیپەڕێنن. ئەمەش گومانی دروست کردووە و لە کاتێکدایە یاساکە پێویستی بە وردەکاری و پێداچوونەوەی زیاتر هەیە و چەندین ڕاهەندی گرنگی وەکو ڕاهەندی کۆمەڵایەتی و یاسایی و ئاینی هەیە. بەپێی پڕۆژە هەموارەکەی ماڵی قوبات تاڵەبانی و ڕێکخراوەکانی ژنان لەمەودوا لە بری ئەوەی بوترێت ژن و پیاو دەمەبۆڵەیان هەردەبێت و پێویستە کێشە خێزانیەکانیان نەبەنە دەرەوە و لە نێوان خۆیاندا چارەسەری بکەن. دەبێت بڵین چیتر نابێت خێزانەکان کێشە و دەمەبۆڵەیان تێدا بێت و لە کاتی ڕووداوێکی لەو شێوێدا ئەگەر خۆشیان نەیبەنە دەرەوە کەسێکی دیکە کە لە کۆڵانەکەیانەوە تێدەپەڕێت بۆیان دەباتە دەرەوە. خێزان پێگەی یەکەم و گرنگی کۆمەلگایە. بەپێی مادەی 29 لە دەستوری هەمیشەیی عێراقی خێزان بنەمای کۆمەلگەیە و دەوڵەت پارێزگاری لە قەوارەکەی و بەها ئاینی و کۆمەڵایەتی و نیشتیمانیەکەی دەکات و دەوڵەت پاراستنی دایکایەتی و منداڵی و پیری لە ئەستۆ دەگرێت. بەم پێش پڕۆژە هەموارەکە جگەلەوەی پێچەوانەی بنەماکانی ئاینی ئیسلامە پێچەوانەی دەقی دەستوری عێراقا کە کوردیش بە زۆری نادەنگی پێداوە و نابێت هیچ یاسایەک لە هەرێم دژی ئەو دەستورە دەربچێت.